هەڵکشانی بەردەوامی ڕووداوەکانی هاتوچۆ و ئەو قوربانیانەی لێ دەکەوێتەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانی خستۆتە سەر ئەو باوەڕەی کە ئەو یاسایی هاتوچۆ لە هەرێمی کوردستان پێڕەو دەکرێت پێویستی بە پێداچوونەوە و هەمارکردنەوە هەیە. ئەوەی دامە ئەوی بەرگەڕان حادسەی شێران دەبێت لە نەفەرەداتن. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر باز لەوە دەکات ئەو یاسایی لە هەرێم کاری پێدەکرێت. یاسای کۆنی ژمارە 86 ساڵی 2004 عێراق و لە ساڵی 2019ەوە لە عێراق کار بە یاسایەکی تر دەکرێت. ئاشکراشی دەکات کە وەزارەتی ناوخۆی هەرێم پێشنیازێکی نوێی داوەتە پەرلەمانی کوردستان بۆ هەموارکردن و پێداچوونەوەی یاسای هاتوچۆ. تەوان کە دەڵێن ڕێخستن چی دەگرێتەوە؟ ئێمە سەرەتا یاسایەکان کاروباری شتەکان ڕێک دەخاتن، یعنی ئێستا ئەوەی ئیلزام دەکاتن لەلایەنی حکوومەتەوە لە بوون منە ڕێگابانەکان ڕێک بخاتن، ئۆتۆمبیلەکان ڕێک بخاتن، مرۆڤەکان کە بەکاریان دێنن ڕێک بخاتن. لە دوای ئەوە چی دێتن؟ ئەگەر هەر کەسێک لە دوای ئەو ڕێخستانە پابەند نەبوو سزای لە بۆ دیاری کاتن. جا ئالەتی جێبەجێکردنی یاساش لە هەموو جیهاندا دەتوانین بڵێن سزایەکانە. سزایەکان حتمما گۆڕانکاری بەسەداتێ، بەڵام بەلایانی کەمتریان زیاترە ئەویان جارێ دیار نییە. لە ساڵی پێش ئەو ئەگەر بەراورد بکەین دەتوانین بڵین ڕێژە ڕووداوەکان بە ڕێژەیەکی کەم ڕوو لە هەڵکشان بووە. بەڵام بینە سەر ئەو مانگە بەداخەوە ئەو مانگە لە شاری هەولێر چەند ڕووداوێک کەوتەوە کە نەدەبوو بکەونەوە، یعنی لە سەرجەمیان ئەوەی ئێمە تێبینیمان کردووە ناپابندی بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ هەیە، وە تیژڕۆیی هەیە، لێخوڕینە ژێر کاریگەری مادەی سەرخۆشکەر هەیە، لێخوڕینی ئۆتۆمبیل بە لەلایەن مناڵان و هەرزەکارانەوە، یعنی ئەوانە هۆکاری سەرەکی بوون لە بۆ کەوتنەوە ڕووداوانە. ئێمە لەگەڵیان مناقەشەوە بابەتە لە بەرامبەر ئەم هەوڵەدا سەرۆکی لێژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان جیاوازتر قسە دەکات و دەڵێت پێویستە ڕێخستنی یاساکە بە جۆرێک بێت کە بەرژەوەندی شۆفێر و هاوڵاتیان لە بەرچاو بگیرێت. دەشڵێت ناکرێت بە بیانووی ڕێخستنی یاساکانی هاتوچۆ بارگرانێکی دیکە لە سەرشانی هاوڵاتیان زیاد بکرێت. ئەمەش بەلامانەوە گرنگە لە ڕاستی ئەمەی هاتوچۆ بە جۆرێک داڕشتن و سیاغەکەی بۆ بکرێت لە هەموو مادە و بڕگە قانونیەکانە کە لە بەرژەوەندی خەڵک بێ، بە تایبەتی لە بەرژەوەندی پاراستنی و سەلامەتی شۆفێران بێ لە هەرێمی کوردستان. ڕەچاوی هەندێک هەیە بکرێت وانە بە تایبەتی بە حساباتی زروفی ئابووری هەرێمی کوردستان بکرێت، نەک ئەوەندەی کە بارگرانێکی زۆر بۆ شۆفێران لە هەرێمی کوردستان دروست ببێ. ئەمە کارێکی خراپە، ئەبێ لە ڕاستیا گونجاندن هەبێ بە جۆرێک بێ ئەمە تەئسیر لەسەر داهاتی تاک و تەئسیر لەسەر داهاتی شۆفێران و ئەوانە نەکات، چونکە بەڕاستی هەمومانەزانین بەشێک لە خەڵک ینی کاسپەکەی ئەوەیە، بەشێک لە شۆفێران کاسپەکەیان ئەوەیە کە ڕۆژانە خەریکی هاتوچۆ ئەوەن، ینی مەزدەری مەعیشەتی ماڵ و مناڵ و ئەوانیان لەسەر ئەوەیە. تۆ ناکرێت لە ڕاستیا بە جۆرێک ینی ئەم یاسا دەربکرێت لەگەڵ ژیانی شۆفێران گونجاندنی بۆ نەکرێت و هاوتا نەکرێت و نەگونجێت. تەنها لە شاری هەولێر لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 397 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە، بۆ هۆیشەوە 41 کەس گیانیان لەدەستداوە و 415 وڵاتیش بریندار بوون. شارەزانی هاتوچۆ هۆکاری سەرەکی زیادبوونی ئەو ڕووداوانە بۆ خراپی ڕێگاوبانەکان و پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ دەجێڕنەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.